کاک نەبەزەکەم و بۆ ئیزافە قسەکانیش دەستا کە لە وەرزی هاویندایە خەڵک زیاتر ینی شوفێرەکان زیاتر لە تۆمبەلەکانیاندا بەنزین سرف دەکەن لە بەرەوەی بەهۆی سافتکردنەوە کە پێویستە لەم وەرزی هاوین و گەرمایەدا زیاتر پێویستی بە بەنزینە و ئەمەوە دەکات کە شوفێران زووتر بەنزین لە ئۆتۆمۆبیلەکانیان تەواو بێ و بەنزین تێ بکەنەوە. بێگومان بەنزینش ئێستا گرانە. من بابەتە لەگەڵ کاک نەبەس زیاتر گفتوگۆ لەبارە دەکەم. کاک نەبەس سوپاس بۆ ئەم دەرفەتە. بۆچی بەنزین بۆ شێوەیە گران بووە؟ بەخۆ داماژەت بەوە کردکەوە خواستی هاوڵاتیان یاخود خواستی شۆفێران لەبەرەوەی وەرزی هاوینە زیادی کردیە لەسەر بەنزین، لەسەر کڕینی بەنزین. ئێستا ئێمە لە هەولێر ڕۆژانە 16 تەنکەرمان هەیە، 17 تەنکەر. نۆی بەرهەمی پاڵاوگەی کارە، ئەوی تر بەرهەمی پاڵاوگەی لا نازە 7 تەنکەرەکەی دەکا 16 تەنکەر 560,000 لیترمان هەیە ڕۆژانە کە بە سعری مەدعوم دابەش دەکرێت. حکوومەت بە گرانتر دەیکڕیتن ئەو بەنزینەی، بەڵام بە هەرزانتر دابەشی دەکاتەوە. جگەلەوەی پێش چەند ڕۆژێک پێش 3 ڕۆژ وەزارەتی سامانە سروشتیەکان بڕیارێکی دەرکرد. ئەو بڕیارە کۆمپانیاکان ڕێگەیان پێدەدرێت کەوا بەنزین هاوردە بکەن بهێنە ناو شارەکانی کوردستان لە دەرەوە. بەڵام ئێستا ئەمە داواکاریەکی دی ڕوبەڕوومان دەبتەوە. ئەو بازرگانانەی کە لە بواری سوتەمەنی کار دەکەن لە شارەکانی تری عێراق دەچن بەنزین دەینن، یاخود لە شوێنی تر بەنزین سەرچاوی تر دەدۆزنەوە بۆ ئەوەی بەنزین بینن، بەڵام تاکو ئێستا ڕەزامەندی بەوان نەدراوە. ئێمە لەگەڵ وەزارەت قسەمان کردەوە، وەزارەتی سامانە سروشتیەکان گەیشتینەوە ئەنجامێکەوە ئەو کەسانەی ئەو داواکاریانیان هەیە یاخود ئەو بەنزینانە دەیانەوێ بینن بچن داواکاریەک پێشکەشکەن لە وەزارەتی سامانە سروشتیەکان. لەبەر ئەوەی خۆت دەزانێ ئەمە ناکرێ لەسەر با بڵێن بۆ دابەزاندنی نرخ لەسەر حسابی کوالێتی بەنزینەکە بیتن. بەنزینێکی خراپ داخل بکرێتن، ئەگەر توند و تۆلیەک نەبی، ئەگەر چاودێریەکی باش نەبی، ئەگەر ڕێوشوێنێکی تون نەبی لە داخلکردنی ئەو بەنزینە نەبیتن، ئەکید خەڵکانێک هەوڵ دەدەن کەوا بەنزینی کوالێتی خراپ داخلی ناو بازاڕەکان بکەن. ئەو کاتی زەرەرەکەی زۆر زیاتر دەبی لەسەر هاوڵاتیان و لەسەر شوفێران. لێ ڕێوشوێنەکان هەمووی بەڕێک و پێچی دانرایە، بەڵام ئەو داواکاریە ماوە. ئێمە لەگەڵ وەزارەت وا لەسەر خەتین و هەر ئەمڕۆ چەند جار قسەشمان لەگەڵیان کردیە بۆ ئەوەی ئەوانەی بە تاکە کەستی یاخود کۆمپانیانی نا ڕێوشوێنێکی تایبەت بەوان بدۆزرێتەوە بۆ ئەوەی ئەوانش بتوانن بەنزینێکی کوالێتی باش داخلی ناوشاری هەولێرکەن بۆ ئەوەی کەوا بەنزینەکە نرخی دابەزیتن. ناکرێت کاک نەبەز ینی بەنزینێکی تەڕادەیە کوالەتی باش بێتە ناو بازار و نرخەکەشی گونجا بێت هاوڵاتی بتوانێت بکردرێ. ئەکی دامانجەکەی ئێمە ئەوەیە نرخەکی هەرزان یاخود نرخەکی جێگیرکراوە. ئێمە ساڵانێکە و کێشەمان هەیە نرخ جێگیر نییە لە بەنزینخانەیەک لۆ بەنزینخانەیەک نرخەکان جیاوازە. ئەوەش دەگەڕێتەوە لە ئەوەی کەوا ڕاستی لە توانای حکوومەتدا نەبووە دوای ساڵی 2015 کەوا بودجەیەکی تایبەت لە بۆ کەرتی سوتەمەنی تەرخان کاتن. هەتوو لەو حاڵەتە دەبی حکوومەت بەنزین بە هەرزانتر بکڕیتن، بەڵام بە زەرەرێکی زۆر بیفرۆشتەوە. ئەوەش لە توانای حکوومەتی هەرێمدا نەبووە. هەروەها هاوکاریەکانی یاخود هەماهەنگی حکوومەتی ناوەندیش وەکو پێویست نەبووە. ماوە بڕێکی کەم دەنێریتن، بەڵام ڕای دەگریتەوە. پێش فترەیەک بڕێکی دەنارد، ئەمە لە وەکو هەولێر 5 تانکەرمان لۆدا ڕۆژانە، بەڵام ماوەی 20 ڕۆژ زیاترە ئەو بڕێی ڕاگرتیە. ئەوەش تەسیری لە بازار کرد. هۆیەکەش یەک لە هۆیەکان بووکەوە نرخی بەنزین بەو شێوەیە ئەکید هەوڵەکانی حکوومەت لە ڕێگای وەزارەتی سامانە سروشتیەکان بەردەوامە لەگەڵ وەزارەتی نەوتی عێراق، بەڵام تاکوی ئێستا وەکو پێویست حسابی بۆ پارێزگاکان و شارەکانی کوردستان نەکردووە وەکو ئەوەی کە لۆ شار و یاخود پارێزگاکانی تری عێراق دەیکرا کە نرخەکەی جێگیر کردووە. بەڵام هیوادارین لە ئایندەکی نزیکدا دوای ئەو ڕێککەوتنانەی کە حکوومەتی هەرێم لەگەڵ ناوەند کردیت و هەروەها ئەوانەی تریشکە ئێستا گفتوگۆکان خۆتان بەردەوامن لە ڕووی داراییەوە لە هەموو ڕووەکانەوە بەردەوامە. هیوادارین کەوا نرخ لە کوردستانیش جێگیر بکرێتن. لە کاتی جێگیرکردنی نرخ ئەو کات باشتر دەزانی دەتوانین کۆنتترۆلی کوالێتیەکەش بکەین. ئێمە لە ڕووی کوالێتیەوەش بە بەردەوامی لیژنەکان تازە کە ڕێگا دەهاتمە لای جەنابەت، ینی لە هەندێک بەنزینخانە بەنزینی کەمتر لە 800 دەبینی، ینی 750 دەبینی.
لە کاتێکدا لە هەندێک بەنزیخانە بنزینی نۆرمەڵ بە ئێستا بە 1500 ئەم جیاوازیە لە چیدا؟ بەخۆی من ئەگەر باسی ئەوڕۆ لۆ بکەم لە دەوروبەری 1000 دینارە بەشێک لە بەنزینخانەکان کە قسەمان لەگەڵیان کردیا بنزینێکی باش دەفرۆشن بەڵام پێشتر کڕیانە بەڵام ئەمڕۆ ئەوەی لە بابلین لە بازار هەیە نرخەکەی لە 1070 دینارە ئەوەی کە بابلین بەنزیخانەکان ئەگە بیکڕن ئەکید کە دەیکڕیتن قازانجی خۆشی تا بەڕێژەیەک دێختە سەری و نرخەکەی گرانتر دەبیتن بەڵام ئەوەی کە باس کرد سەبارەت بە پرسیارەکەیت و ئەمە ناکرێ لە سەر حسابی کوالێتیەکە ڕێگە بدەین کەوا بنزینی کوالێتی خراپ داخل بکرێتنەوە چەند ڕۆژێکە ڕوبەڕووی قسەیەک دەبینەوە کوا بۆ لە فلانە شوێن نرخەکەی بۆندەیە بۆ لە فلانە پارێزگان نرخەکەی بۆندەیە بەڵام ئەمە تەرکیز لەسەر کوالێتی بنزینەکەش دەکەینەوە ئۆتۆمبیلی هاوڵاتیان پەچینەکەی و هاوڵاتی زەرەرەکەی گەورەتر نەبیتن لژنەکان بە بەردەوامی پشکنین لۆ ئەو بنزینخانانە دەکەن نمونەی بنزینەکان وەردەگرن بە شێوەیەکی بابلین لە ناکاو سەردانیان دەکەن بەبێ دیاریکردنی بنزینخانەکان هەر بنزینەک ئەگەر لە بەپێی ئەو مواسەفاتە نەبی کە لە وەزارەتی سامانە سروشتەکان دانراوە بە دڵنیاییەوە ئیجرعات دەکرێمە هەموو هەفتانی ژمارەیەک بنزینخانە ناوەکانیشان بڵاو دەکەینەوە و سزا دەدرێن دادەخرێن پێبژاردنیان لۆ دەکرێتن کە ئەوانەی سەرپێچیان کردێ لە کوالێتی بۆیە ئێمە دوو خاڵی زۆر سەرەکیمانەیەکە گرنگە جێگیرکردنی نرخ یاخود دابەزاندنی نرخ هەروە کوالێتیەکی باش بنزین لە بازارەکان هەبیتن بەڵام هەوڵەکان بەردەوامن لەگەڵ حکوومەتی ناوەند و لەگەڵ لە هەوڵەکانی ناوخۆش لە ڕێگای کۆمپانیەکان ئەو ئاسانکاریانەی ئێستا لۆ کۆمپانیەکان کراوە ئەو 3 ڕۆژە ئەو بڕیارە دەرچۆ بەڵام بە دڵنیاییەوە لە چەند ڕۆژی داهاتوو دەرەنجامەکەی بە دەردەکەی و دوای ئەوەی ئەو کۆمپانیانە بنزینەکان دێنن نرخەکەی دادەبەزیتەوە. زۆر سپاس بۆ جەنابەت. هەوڵەکان بۆ ئاراستەیەن کە نرخی بنزین بۆ نرخێکی کەمتر بێتە خوارەوە هەکار و تاڕادەیەک جیجیر بێ بەڵام چاوەڕی هەم جێبەجێبوونی ئەو بڕیارەکەن وەزاری سامانە سروشتەکان دەکەوە هەم ئەو گفتوگویانەی کە لەگەڵ حکوومەتی عێراق بە تایبەت لە بوارینەوەدا بزانین دەکاتە کوێ بۆ ئەوی جارێکی دیکە بە هەمان شێوە نرخی بنزین تا ڕادێک بێتە خوارەوە نرخێکی جێرجی بەخۆی ببینێت. هەڵێ نەورە سپاس بووتە و میێوانی تەقای مقامی هەولێرێ.